تەنها لەم مانگەدا زیاتر لە 10 ڕووداوی هاتوچۆ لەم پێچە ڕووی داوە. ئەمە پێچی بەردی بازنانە لە ڕێگای نێوان خەلیفان بۆ سۆران کە دەکەوێتە نزیکی قەپانی خەلیفان. لە 29 ڕۆژی ڕابردوودا و لەم مانگەدا زیاتر لە 10 ڕووداوی هاتوچۆ لەم پێچە ڕووی داوە. یەکێکە لەو لۆفانەی کە بەردەوام ڕووداوی هاتوچۆی تێدایە. شۆفێران داوای چارەسەرکردنی ئەم پێچە دەکەن بەوەی کە ئەم ڕێگایە فراوان بکرێت یاخود ئەم شاخە ببردرێت بۆ ئەوەی ڕووداوەکانی هاتوچۆش لەم لۆفەیە کەم بنەوە. من لەسەر ئەو بابەتە قسم لەگەڵ قایمقامێتی قەزای خەلیفان کردووە. قایمقامی خەلیفان دەڵێت ڕاستە پێچەکە سەختە، بەڵام لە ڕووی ئەندازی هاتوچۆوە پێچەکە یاساییە و هیچ گرفتی نییە. ئەوەی کە هەیە هۆکاری ئەم هەموو ڕووداوە پابەند نەبوونی شۆفێرانە بە خێرایی دیاریکراو کە لێرە پێچەکەنەوە. و وەک ئەوەی کە باسیش دەکات لە بەرنامەیاندایە کە لە ئایندەیەکی نزیک ئەم ڕێگایە لە دەواازەی خەلیفانەوە بۆ بازگەی ئاسایشی نێوگەلی بکرێ بە دووساید و بەکردنی ئەم دووسایدەش ئەم پێچەش وەکو خۆی نامێنێت و ئیتر ئەم گرفتەش بە کۆتایی دێت.